ئەمڕۆ یاری کۆتایی خولی مەلەوانی کە زیاتر بۆ 50 یاریزان ئەنجام درا بۆ کۆتاییەکەی ئەنجام درا کە بۆ هەردوو گروپی بەچکە شێران و لاوان بوو لە دەرەنجامدا 4 یاریزان لە بەچکە شێران و 4 یاریزانش لە لاوان گەیشتە یاری کۆتایی خەڵات کران ئومێد دەخوازین کەم یاریە بێتە هەندێک بۆ زیاتر پێشخستنی ئاستی وەرزشی مەلەوانی لە دەڤەری سۆرە. کەم ئەمڕۆ لە ڕواندز تواندا خولێکی مەلەوانی لە ڕواندز بکرێتەوە کە ئەم ساڵ یەکەمین خول بوو کە کرایەوە لە دەڤەری ڕواندز. سپاسی کاکە ساکە کە توانی دەست پێشتەربی بۆکردنەوەی ئەم خولە هیوادارم ئەم ساڵ بۆ ساڵی ئایندەش زیاتر پەرەی پێ بدرێت و گرنگی بەم خولانە بدرێت.